لە هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵایمەتان لێبێ خۆشحاڵم بەرنامێکی تایبەتان پێشکەش دەکەم بە ناوی کەمژیان و کەڵژیان کە تایبەتە بە یادی شەهیدی یەکێتی نیشتیمانی کوردستان. ڕۆژمێری مێژوو هەڵبدەیتەوە هەموو ڕۆژێک دەتوانی یادی شەهیدبوونی هەڤاڵێکی یەکێتی بکەیتەوە، بەڵام لەگەڵ ئەوەشدا لە ڕۆژی شەهیدبوونی سێ سەرکردەی قارەمانی یەکێتیدا کە بە دروشمی کەمژیان و کەڵژیان چوونە بەردەمپەتی سێدارە دانراوە وەکو ڕۆژی شەهیدی یەکێتی نیشتیمانی کوردستان. لەم بەرنامە تایبەتەدا باز لە کەمژیان و کەڵژیان دەکەین لە ناو یەکێتیدا، لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا تا چەندە گرنگی درراوە بە کەسوکاری سەربەرزی شەهیدان، یەکێتی چی دیکە بۆ کەسوکاری شەهیدان دەکات، لە ناو خەباتی یەکێتیدا شەهید چمانە و مەغزایەکی هەیە. سێ هەواڵی یەکێتیم لەگەڵدا لەم بەرنامە تایبەتەدا کە ئەوان کەسوکاریان لە پێناوی خاکی کوردستاندا شەهید بووە. ئەوانیش هەواڵ سەرکەوت شەهید حەمە غەفور ئاغژەلەری، هەواڵ شلێر شەهید غەفور، هەواڵ چەتۆ ساڵح کارسێکیان ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانن. بەخێر بن بۆم بەرنامە تایبەتە. هەواڵ چەتۆ لای جەنابتۆ با دەست پێ بکەین، لە ناو خەباتی یەکێتیدا شەهید چ مانایەکی هەیە؟ زۆر سپاس بۆ سازانی ئەم بەرنامەیە و لە ڕۆژێکی پیرۆزە من سەر ڕێزدانوێنم بۆ ئەو سێ پاڵەوانەی کە لە سەردەمێکە بە دروشمی کەمژیان و کەڵژیان کاروانێکیان بەڕێ خست بە خوێنی خۆیان و ئەو ساتی کە حکوومەتی بەعەز لە هەڕەتی بەهێزیدا بوو ئەوان تووشاندانەدا بەڵکو پەتی سێداریان ماچ کرد و چۆنەڵی نەریتیشیان داهێنا کە ئێمە ئەوان بکەینە ویزگەیەکی تری خەباتی مقاومەت و ئەوانە من سەر ڕێز بۆوان دانوێنم کە ئەوان پێشەنگی شۆڕشەکەمان و بە پێشەنگی ئەوەن کە کەرەسەیەک بوون بۆی شۆڕشەکەمان زیاتر چەخماخە و گڕ و بڵێسەی بگاتە هەموو ئەو شوێنانی کە شۆڕژ لێەوە بەڕاستی وەکو بورکانێک تەقیەوە. لە پاڵەوەیە من سەری ڕێزدانوێنم بۆ ڕابەرمان جەنابی مام جەلال کە ئەوش سەکردایەتی ئەم شۆڕشەی کرد و بیوێرانە لەو کاتەیە کە تەنها و تەنایەتی نیشتیمانی کوردستان ئەوەی هەبوو پێشکەشی بکە بە فۆرمێکی نوێ هاتە مەیدان و جیاواز لەگەڵ شۆڕشە جیاوازەکانی لە ویزگە جیاجەکانی خەباتی کوردایەتیەکێتی نیشتیمانی کوردستان تەنها خۆی هاتە مەیدان، پاڵپش بە چیاکان، پاڵپش بە جەماوەری خۆی، ئەوە کە هەیبوو کە پێشکەشی بکە جگە لە خوێن و لە ڕۆڵەکانی هیچی تری نەبووە. ئەوەی کەمژیان و کەڵژیان ئەگەر وردیشی کەمەوە دەڵێ کەم بژێ بەڵام بە کەڵی بژێ، بە مەردی بژێ. لە ناو کوردەواری وشەی کەڵ ینی پیاوی مرد، پیاوی چۆکدانە دەر، پیاوی ئازا و پیاوی شەهامەت. ئەڵێ هیچ کێشە نییە تۆ کەم بژێ با تەمەنەکەت کەم بێ، بەڵام گرنگەوەی تۆ بە پیاوانەوە بە پێوە شەهیدبی. ئەمان کارێکی وایان کرد، ینی ئەو حکوومەتی کە نیازی هەبوو زوو شۆڕشەکە بکاتەوە بە هەموو ئەو وەسائیلانی کە لە بەردەستی بوو، دەستگا قەمیەکانی دەستگای داپلۆسیۆنەری ئەمن و استیخبارات و مخابرات و ئەوانش تازە لەو دیەوە بە اتفاقێکی نێودەوڵەتی، بەڵام ئەوان کارێ وایان کرد بەڕاستی چۆشیان بە حکوومەتدادا بە زیندان. ڕۆڵەکانی یەکێتی لەکوێ بوون و کاتە یا لە زیندان بوون، لە قەسابخانەکانی مووسڵ بوون، یا لە ناو ئەبوغێریە بوون، یا لە ناو دادگاکانی ئەو کاتە بیان دادگای شۆڕژ، هەمووی چاوەڕێەوەیە کرد وەکو نۆرەی بێ، یاخود لە چیاکان و خوێنان دەبەخشی. ئەمە مێژوو یەکێتیە و تا ئێستاش بەردەوامی هەیە. بەڵێ لە ناو یەکێتیدا هەواڵچەتۆ دایمە سەرکردەکان ڕەمزی شەهید بوونن، ئەمان چمانایەکی هەیە بۆ ئەو سەردەمە بۆ ئەو ویزگە حەساس و دژوارە ئەو نخبانەی کە نخبەی سەکردەی ئەو سەردەمە بوون، هی ڕۆژە سەختەکانەوەنە کاریزما بوون، ئەوە فریاد ڕستی نەتەوەکەمان بوون، ئەوان هەڵگری ئاڵای پیرۆزی کوردایەتی بوون. ئەگەر ئەوان نیان کردایە ئەوان پێشەنگ بوون، ئەوان قیادیان دەکرد، هەمویان مەعارزم بۆ شەهید بوون بە خودی جەنابی مام جەلال و ئەوانی کە لەگەڵی بوون دەستێ دامەزرێنەر. ئەگەر لە ناو سەنگەرەکانش نەبوو بێتن ئەو شوێنانی کە نیشتەجێی بوون لە بارگاکانی سەرسنوور یاخود دوجار لە ساڵی 85 بۆ سەرەوە لە یاخسەمەر و لە بەرگەڵ و هەمویان مەعارز بوون، یا تۆپیان بەردەوام لەسەر بوو یان فڕۆکیان لەسەر بوو یا سەشی کیمیایی. ینی ئەگەر ئەوان نیان کردایە نەریتەکە وابوو، ینی فۆرمەکە وابوو، کۆمەڵە وابوو، ئەی شەید حەمە غەفور سەرکردەیە شەهید دەبێ، فۆرمەکە وابوو، هەموو شەید جەمال تاییر سەرکردەیە لەوێ ینی شەهید دەبێ، شەید عەلی عەسکەری سەرکردەیە، خاڵە شەهاب مەسەڵەن دکتۆر خالید. ئەمە هەر لە ناو یەکێتیە سەرکردە شەهید دەبێ، خۆ لە ناو حیزبی دیکەش هەمان ئەم یەکێتیە کە هاتە مەیدان بە فۆرمێکی نوێوە واقعی ئەو کاتی یەکێتی یا واقعی ئەو کاتی کوردستان و ئەو حکوومەتی کە پیان دەوت حکوومەتی بەعەز هێندە تون بوو، هێندە قەمعی بوو، وێنەی نەبوو،
دەبواە بەو شێوازە بەو میکانیزمە بەو ئالیاتە بەو کەرەسەیە بەو فۆرمە یەکێتی دابەزێەوە سەرکردەکانی بەو نەفەسا بۆ بیرکردنەوە بۆ حەماسە ئەگەروانە وایە ئەوە ئەگەر سەرکردەکە لە مەیدانا بێ و لە ژێر مەترسی بێ پێشمەرگەش ینی هێندەی تر حەماسی دەبێ و هێندەی تر جانی خۆ بەخەتکردنی تا بەردەستا بێ. بەڵێ هەواڵ شلێر شەهید غەفور کە باس لە یادی شەهید دەکرێت لە ناو یەکێتیدا ئەوانەی کە شەهیدیشیان نەدابێ بۆ کوردستان و بۆ ئازادی کوردستان بە گرنگیەوە دەڕواننا ئەو ڕۆژە. ئێوە کە کەسی یەکەمتان شەهید بووە لای ئێوە ڕۆژی شەهید چمانایەکی هەیە؟ زۆر سپاس. سەرەتا حەزەکەم منیش سەری ڕێز و ناوازش دانەوێنم بۆ خەبات و قوربانی دیانی سەرجەم شەهیدان و هەواڵی سەرکردە هەواڵ مام جەلال. دیارە بەها و نرخی شەهیدان و خوێنی شەهیدان لای هەمووان نرخێنراوە لەبەرەوەی ئەو ڕۆژەی کە بەدەست هاتووە لە ئازادی ئێمەمانان ڕاستە مناڵ بین کە باوکمان شەهید کراوە، بەڵام هەمومان ئەزانین خەڵک هەمی ئەزانێ کە ئەو ڕۆژانی کە خەباتی تیاکراوە چ ڕۆژگارێکی قرس بوو. ئازادیەکان هەمی سەرکەب کرابوون، هیچ کەسێک بووینە بوو ئازاد بێ لە هیچ شتێکە. زۆر شەستە پێێنرا بوو بەسەر گەلەکەمانە. خەڵک لە هیچ لایەنێکەوە لە ڕا دەربڕیندا لە کارکردندا لە ژیانی خۆی لە حیاتی خۆی لە هیچ شتێک ئەمین نەبوو. لەژێر چەسانەوەیکی زۆرا بوو. ئێمەمانان مناڵیشبین بەس بیرمانی کە چەسانەوە چەندێ قرس بوو. لەبەرەوە ئەو خەڵکەش ئەزانێت کە ئەو چەسانەوەی ئەو ڕۆژگارانمان بیر نەچووە. ئەوەی کە بەدی هاتووە ئەم ئازادی کە بەدی هاتووە بەکەم و کورتیەکانی شەوکە ئێمە لەوانەیە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان چاوەڕێی زۆر حکومڕانێکی باشترمان بکردایە، چاوەڕێی ئیدارەدانێکی باشتری هەرێمان بکردایە. لە ئاست خواستی کە سوکاری شەهیدانە نییە ئەم دۆخی کە ئەگوزەرێ و لە ئاست خواستی یەکێتی نیشتیمانی کوردستانە نییە ئەم حاڵی کە خەڵک ژیان ئەگوزەرێنێ. بەڵام هێشتا ئەوە مانای ئەوە نییە کە ئێمە لە نرخ و بەهای ئەو ڕۆژانی خەبات کەم بکرێتەوە یاخود نرخ و بەهای ئەو ڕۆژانە و خوێنبەخشینە نەزانین. هەریەکە لە ئێمە هەریەکە کە ئێمە من باس لە خۆمان ئەەکەم هەزارانی وەکو ئێمە هەن، چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی زیاتر لە 20,000 شەهیدی سەنگەرە. شەهیدی سەنگەر کە خەباتیان کردو کە قوربانیان داوە بە ماڵ و مناڵیان بە حیاتی خۆیان و هیچ چاویان لەوە نەبووە کە لە داهاتووە مناڵەکانیان چیان لێە خێزانەکەیان بەچی ئەسپێرن. دڵنیا بوون لەوەی کە هاوڕێکانیان هەواڵەکانیان کاروانەکە بەڕێ ئەبن تەواوی ئەکەن. چاوەڕێ ئەویان کردووە، چاوەڕێ ئەویان کردووە کە سوکاری لە دوای ئەو هەواڵ و سنگەرەکانیان ئەم ئەمانەتی ئەوان کە ماڵ و مناڵەکانیان بگرنە دەست. لەبەر ئەوە بەو شێوازەی ڕوانیان و هەمووی ئەوەی کە هەیەیان بۆ یاویانە بە قوربانی بەبی هیچ بیرکردنەوەیەک و هیچ دوو دڵێک. من مناڵ بووم بیرمێ کە ئەچوومە سەر قەبری باوکم کەم ژیام لە قسەر قەبرەکەی نووسرا بوو کەم ژیام کەڵ ژیام، چکە باوکم تەمەنی 31 ساڵ بوو کە شەهید بووە. 6 مناڵی دوای خۆی بەجێ هێشتووە. ئەمە من نامێ باسی خۆم بکەم، ئەمەی من دەیەها هەزار حاڵەتە، یعنی هەر لەوەی من هەزاران حاڵەت هەیە کە لەوانی ئەگەر من بتوانم دەنگی خۆم بگەێنم لەوانی بتوانم دەنگم بم هەزارانی تەژێت کە ناتوان دەنجام بگەێنی. ئەو هەزاران کەسە ئێستا لە ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی دای چۆن دەتوانی دەنگی ئەوان بگەێنی؟ بەڵێ ئێمە وەکو سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەم جارە بە خۆشحاڵی و متمانەیە بە کەسوکاری شەهیدان ئەمە دوو خوێندنەوەی هەیە کاتێک کە ئێمە وەکو کەسوکاری شەهید متمانەمان پێدراوە و هاتوونەتە سەرۆکای سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. یەکێکیان ئەوەیە کە یەکێتی ئەگەڕێتەوە بۆ ئەو مێژوەی بیری کردوێتەوە کە جارێکی تر سەر لە نوێ خۆی نوێ بکاتەوە لە فۆرمێکی ترا کە متمانە باتەوە بەو کەسانی کە یەکێتیان دروست کرد، بەو کەسانی کە ئازادیان بەدی هێنا بۆ ئەم خەڵکە، بۆ کەسانی کە خەباتیان کرد و خوێنیان بەخشی. لە ڕێی هێنانە پێشەوەی کەسوکاری شەهیدان ئەبینی ڕێژەیەکی بەرچاو لە کچ و کوڕی شەهید و خوشک و برای شەهید و هاوسەری شەهید. ئێمە سێژنمان هەیە هاوسەریان شەهید بووە و زۆرن ئەوانەی کە کەسوکاری شەهیدن و برای شەهیدیان هەیە. ئەمانە هێناونەتە پێشەوە بۆ شوێنی سەرکردایەتی کەواتە لە ئاستێکان کە ئەبێ ئێمە ئیتر بەدیوەکەی تریاکە ئێمە ئیش بکەین بۆ کەسوکاری شەهیدان. بەڕاستی ئێمە هیچ ڕازی نین لەوەی کە کەسوکاری شەهید هەیە ژیانی مسۆگەر نییە. ئێمە لە هەر شوێنێکین هەر یەکەوت دڵنیام لە پێگەی خۆمانەوە کەسوکاری شەهید کە ڕۆمانتی ئەکە ئەوەی کە بۆمان بکرێ ئیشیان بۆ ئەەکەین بدەم داواکاریەکانەوە بین. ئێمە باوەڕمان وایە کە هیچ ماڵێکی شەهید نابێت لە کرێچیا بێ. ئەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێی حکوومەتەوە لە ڕێی دامودەستگاکانی حکوومەتەوە کار بکەین بۆ سندنی ئەو مافا کە ئەبێ هیچ کەسوکارێکی شەهید نەبێ، هیچ خێزانێکی شەهید نەبێ لە کرێچیا بێ.
هیچ ماڵە شەهیدێک نەبێت لە کرێچیا بێ هیچ ماڵە شەهیدێک نەبێت پێویستی بۆ بێت کە بۆ قوتی ڕۆژانی بۆ مەصرفی ڕۆژانی بۆ مەصرفی مناڵەکانی شەهیدەکە ڕووکاتە ئەمە ڕووکاتە ئەو احتیاج بە هەنێک کار بێت کە بۆ ئەو نەکرێت لە توانای ئەوانە بێت لەبەرەوە لانی کەم ئەبێ یەکێتی لە ڕێی حکوومەتەوە لە ڕێدام دەستگاکانی حکوومەتەوە ئەو دەوڵەتداریەکە مڵکی خەڵکە مافی خەڵکە کار بک بۆ ئەوی کە مافەکانی کە سوکاری شەیدان بە دەرەجە یەکەم مسۆگەر بک ئێمە کار بۆ ئەو ئەکەین ئەمە ئەمانەتێکە کە یەکێتی نیشتیمانی کوردستان خستوێتی سەرستۆی ئێمە ئەبێ هەوڵ بین لە پێگەکانی خۆمانە هەرێکۆ لە پێەکانی خۆمانەوە بەرنامەیەکەتی نیشتیمانی کوردستانیش بۆ شێوە بێ کە ئێمە لانی کەمی ژیان و گوزارانی کە سوکاری شەیدان دابێن زۆر باشە هەواڵ سەرکەوت شەید حەمە غەفور ئاغجەلەری ئێستا لە ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان نزیکی یەک لە سەرسەی ئەندامانی ئەنجومەن کە سوکاری دەرەجە یەک پلەیەکی شەهیدن ئەم ئەمانەتەی کە بەڕێز شلێر نەختێکی ئاماژە پێدا لای ئێوە چۆن خوێندنەوەی بۆ دەکرێت کە ئێوە کە سوکاری شەهیدن و کە سوکارتان شەهید بووە چۆن ئەو ئەمانەتە ئەپارێزن کە خوێنی شەهیدان بەدەستیان هێناوە بەتاکیل مەسەرەتا سەر لە ئاستی گۆڵکۆی بەرزی شەهیدان دائەنوێنم ئەو لە ئاست گەورەی و پایداری جناوی مامجلالدا ئەنوێنم بەڵێ ئێمە وەکو سەرکردایەتیەکێتی نیشتیمانی کوردستانی یا وەکوونەوەی شەهیدان ئەرکمان قورسە ئەرکەکە بۆ مانایە قورسە کە تۆ ئەبێت ئەو ئەمانەتەی کە کادرەکان ناوێتە سەرشانی تۆ یا بەخشیوانە بە تۆ وەروە ئەمە ئەمانەتێکی خوێنی شەهیدانە دراوە بۆ ئێمە ئەو ئەمانەتەیە کە لەسەر شانی ئێمە چۆن ئێمە کاری لەسەر بکەین چی بکەین باشە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانین لەسەر چەند ئاستێک کار لەسەر ئەم ئەمانەتە بکەین چۆن هەڵی بگرین بە دیوێک وەکو خودی ناو خۆی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو ناو حزب ئێمە ئەبێ هەوڵ بین بە هێشتنەوە و یا نووسینەوە و یا احتیمامدان بە مێژووی ئەو هەموو کەڵە شەهیدە یان ئەو هەموو کوڕەگەنجەی کە کاتی خۆیان پشتیان کردە خۆشیەکانی ژیان و چوون دڵداریان لەگەڵ چەکەکان ناکرد و شەو ڕۆژ ئەوانیان لە جیاتی مناڵەکانیان لە ئامێزەگرت بۆی کوا ئەم ڕۆژە بێتە بۆیە تۆ ئەبێت ئەم سەروەریانە هەموو وەکو خۆی لە ناو دوتۆی کتێبە لە ناو ئینسکلۆپیدیا یەکێتیە ئەبێ ئەمە بەو دیوەی کە جێگەی بکەیتەوە بووان بە دیوەکەی لەسەر ئاستی بابڕێن حکوومەتی هەرێم ئێمە لە ڕێگەی نوێنەرەکانمانەوە ئەبێ یاسا و ئیمتیاز و مافی کە سوکاری شەهیدان لە ناو حکوومەتی هەرێمە هەرچی چۆن دەکرد بیچەسپێنین ئەوش لە ڕێگای نوێنەرەکانتانە نوێنەرەکانی ئەمە وەکو چۆن بابڕێن بیچەسپێنێ ئەوش ئەوەیە تۆ لە ڕێگەی دەستکاریکردنی موچە و ئیمتیازاتی کە سوکاری شەهید بەرەو باشتر و هەروەها کار بکەین بۆ ئەوی کەوا لە خەستەخانەکانە یان لە نەخۆشخانەکان تۆ هاوکار و هەمەهەنگبی لەگەڵ کە سوکاری شەهیدە یار هیچ نەبێت تێچووی ئەو نەخۆشی کە ئەوان کە بە ئەو هەموو نەهامەتی بینیوە بۆ ئەمڕۆ لەسەری ماوەتەوانێ تو لەوێەوە هاوکاری بی یا واتە تێچووی نەخۆشیەکەی بخەیتە سەرشانی حکوومەتی هەرێم کە ئەویش بەرهەمی جارێککە خوێنی شەهیدەکانمانە بەدیوەکیکەی ئەوەی ئەبێت تۆ لە ڕێگای حکوومەتی هەرێمەوە هەوڵ بی کە هەر هیچ نەبێت لە هەموو گنێکە لە هەموو دامەزراندنێکە یا لە هەر نەکە کە هاتە پێشەوە تۆ حسەیەک دیاری بکەی یا بەشێک دیاری بکەی بۆ کە سوکاری شەهیدان ئەوانش حەقیان هەیە بەسەرەوە ڕەنگە ئەوان ڕۆژگارێک هەندێکی ئەڵێت و لە سەرکردایەتی ئەم پشکە ئەم حەسەیە دیاری کراوەی زیاتر وتمانێک لەسەر 26 کەسەکە ئەندامی سەرکردایەتین ئەنی لە حکوومەتە ئەو پشکیان ناتوانن بۆ دانێ قورسە بێت ئەبێ کاری بۆ بکەین ئەمەش سەرکردایەتی تازە ئەوەی ئێمە خۆشبەختانە ئێستا کاری پەرلەمانی یانەڵی شوبە پەرلەمانیە سەرکردایەتی تازە واش تەوزیع بووە کە بەسەر هەموو ناوچەکانە بۆ ئەوەیەوە ئەمە کۆمەڵێک گرنگجی و ئینی خۆی ئەبێ بۆ نمونە بەرکەوتەی سلێمانی ئەڵەن ئەوەندەیە بەرکەوتی شارە زور ئەوەندێ بەرکەوتی فلان شوێن ئەوەندەیە ئەمە بۆ چییە بۆ ئەویکەوە سەرکردایەتی بە بەردەوامی کۆنتاکتی هەبێ یان بەرکەوتی هەبێ یان بەردەوام لە ناو خەڵکەکەی خۆی بۆ نمونە سنووری چەند چەماڵە کە پایتەختی شەهیدان ناوزەندکراوە یان ناونراوە تۆ سێ سەرکردایەتی لەوێ دەرچوە ئەم سێ سەرکردایەتی ئەچیان چێ بێ ئەبێت تۆ لە ڕێگای ئەم سێ سەرکردایەتیوانەیە کە تۆ متمانەت پێ بەخشراوە بۆ پایتەختی شەهیدان تۆی لەناو خەڵکی بێشمەینێتی ئەو سنوورای کەواتە وەکو ئەندام پەرلەمانێکە منەڵم ئەمە ئیشی ئێمە وەکو شبه پەرلەمانیە کە ئێمە کاری لەسەرەکەین وەکو ئەندامێکی سەرکردایەتی متمانەی ئەو خەڵکەت بەدەستێناوە متمانەی کادرەکانی خۆت بەدەستێناوە کەواتە ئەبێت تۆ ئەو کەسە بیت کە ئەچیتەوە ناوێت دوجارە خەموو بیان پێداویستەکانی ئەوانە ئەگەڕێنەوە ئەهینتە چوو ئەهینتە ناو سەرکردایەتی لێ باسی یەکەی ئەڵێ شارەکەی من یان شارۆچکەکەی من ئەمە نەهامەتەکانی کەس و کاری شەهیدانە بۆیە ئەرکە لە سەرشانی یەکێتی نیشتیمانی کوردستان یا لەسەر سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵ بە
بۆ دەستەبەرکردنی ئەم پێداویستیانی ئەوان بەدیوەکەی کە ئێمە ئەگەر بین لەسەر ئاستی حکوومەتی ئیتحادی کاری لەسەر بکەین ئێمە لەوێ مادەیەکی دەستوری هەیە کە 132 تۆ ئەبێ کار لەسەر ئەوە بکەیت وەکویکی نیشتیمانی کوردستان لە ڕێگەی نوێنەرەکانی خۆیەوە کای لەسەر بکە بۆچی بۆ قەرەبووکردنەوەی ئەو کەسانی کە زیان لێکەوتووی دەستی ڕژێمی پێشوون کە سوکاری شەهیدە بەرکەوتەی چەکی چیناویە شەهیدانی ئەنفالە ئەو هەموو خەڵکە ڕۆیشتۆ خۆ ئەبێ حکوومەتی ئیتحادی ئەوە بخاتە سەرشانی خۆی چکە ئەوان بوونە مای ئەوەی کە ئێمە تووشی ئەو زەرر و زیانە بکەینیان قەرەبوو هەواڵ چەتۆ جەنابریکێکی لە نوێنەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو حکوومەت بیکەین بە دوو بەشەوە پرسیارەکە یەکەمیان لەوە دەست پێ بکەین وەکو پێویست خزمەت بە کەسوکاری شەید کراوە بە بڕای من کەسوکاری شەید ئەو کەسەیە کە یەکێ لە زیسترین کەسی لەدەستداوە ینی پارچەیەک لە ڕوحی لەدەستداوە ینی ئەم کەسە ینی بۆ خۆم لە ناو دیارە ینی یەک بەشێکم لەو توێژە و خوشکم و برای خۆشەویستم کاکسەرکە و شەزانن ئێمە کەسانی احتیادی نین ئێمە خەوە بین بە شەیدەکانمانەوە ئێمە ناوی کوڕەکانمان بە شەیدەکان و ناوناوە لەسەر مۆبایلەکانمان وێنەی شەیدەکانمان لەسەرێتی یعنی بەردەوام لەگەڵ ئەوەیان یان لەگەڵ ئەو ڕوحەیاژین جامە بۆ هەموو کەسوکاری شەیدان ڕاستە هەمویان یەک هاوخەمی و هاوخێنەکان هەمووی لە شتێکا کۆبوونەتەوە ینی احتیمالە بەشێک لە داواکاری و پێداویستەکانیان گلەی و گازندەکانەوە بێ کەسوکاری شەیدان لە ڕووی معنەوەیەوە گلەیان هەیە لە ڕووی سۆز و ناز و محەبەت و خوێندنەوە و حزور و سەردان و یان ئیحساس بەوە بکە کە ئەم حزبە هی ئەوە بەس کە تۆ فەرامۆشی دەکرد لایەنە معنەوەکەوە هێندەی تر دەڕوخێ کەسوکاری شەیدەکە لە پاڵەوەی کە برادران باسییان کرد بۆ ئەوەی کە نوێنەرەکانی حکومەتی دەکەن وەزارەتەکەی بە ناوی وەزارەتی شەیدان و ئەنفالکراوەکانەوە ئەم وەزارەتە ئیشی چیە ئەم وەزارەتە ئیشی تەنها ئەوەیە دێت هەموو ئیشوکارەکانی کەسوکاری شەیدان تەنزیمەکە ڕێشی دەخا کۆنتاکی هەیە لەگەڵیانە و کەیسی هەیە ناوی هەیە و ئەولیات و مەلەفی هەیە و ئەتوانێت لە ماوەی کەمترین کاتە هەمویان کۆکاتەوە لە شوێنەکە هەموو کەسوکارێکی شەید لەم وەزارەتی ئێمە وەکو چۆن لە وەزارەتی شوهدای سوزەنایی نازم شتێکی وایە لە عێراقا لە ئێران ئێستا و ئێران لە پاڵمانەوە ئێران مەسەرەن هەموو لە ڕۆژی شەهیدیان لە ڕۆژی نیشتیمانی خۆیان شتێک دێ بۆ کەسوکاری پاسدارەکان ئەوانەی کە لە ڕێبازی خۆیانە مەسەن لە ڕۆژە ڕۆژەکان تیا چۆن شەهید بوون دایان خوێندنەوە مناڵەکانیان دەخوێندنەوە شەهادەیان بۆ دەنێرن پیرۆزبایان دەکەن ینی ناوێن دێنن یعنی تەلارەکانی ئێرانە بینی ڕسمی شەهیدی بە گەورەی شەقامەکانی ئەمە لە خۆرانیە ئەمە لە خۆرانیە کە ئەمە هەیە ئەو نمونێ بینین بۆ کوردستان قورسە نەخی قورس نییە ئەوە عێراقا ناسنامەیەک هەیە ڕەنگە هەواڵانم بزانن 4-5 امتیازی تایە کە سوکاری شەهید مەسەرن بۆی هەیە ئەمە بکە بۆی ئێوە بکە جارە سەفەرەکە وایە لە خوێندنا وایە ئەچێتە دایرەکانەوە وایە لە تەقاعدی ئەمەی بۆ کرێ پلەی ئەمە 4 امتیاز 5 امتیازی هەیە ینی کەسوکاری شەهیدان ڕازیکردنی لە ناو حیزبەکەی خۆیدا دەستگای تەندروستی پێشمەرگەی هەیە ئەین ناکری ئەم پرۆژەیە گەورە بکرێت قورسە بێت بۆ یەکێتی بە یاخود بۆ حکوومەت ئێمە ئەو 26 کەسەی کە جەناب باس کرد ئێمە ڕێژەیەک پێک دێنی ناو کۆی 124 کەسەکە ئێمە هەوڵە دەین بەرنامان هەبێەوە پرۆژەمان هەبێەوە داکۆچی بکەین داکۆچی سەرسەخت یاخود چۆنەڵی شەڕی ڕاستەقی ناکەین بۆ کەسوکاری شەیدان لە کەسوکاری شەیدان مەترسن من ئەم پەیامم هەیە بۆ حزبەکەم و بۆ هەر شوێنێکە گوێ لێمە کەسوکاری شەید بۆ هەر شوێنەکە ئەنێری دەستی ئەمینە لێ مەترس لێ خزمەتی حکومەتە ئەیکا خزمەتی حزبە دەیکا لە ئۆرگان و لە هەر شوێنەکە دایدنی زۆر دڵسۆزانە زۆر خەمخۆرانە بە ڕوح ئەو شوێنە دەپارێزێ سەنگەرە ئەی پارێزێ شەڕ بۆ دەکا بینێرە بۆ هەر شوێنێک ئەو بەخۆی وجدانی شەیدەکەی لەگەڵ ڕێدەکات لەسەر شانێتی وەکو مەلایکەتێک من خۆم وابیرەکەمەوە دڵنیام ئەوانی کە ژوابیرەکەنەوە ینی بمێ خراپەیەکش بکەم هەستەکەم لەسەر شانم پێمەڵەن میکە بمێ دڵسۆزی بکەم ئەو ئینە هاندەرەی لەسەر شانمە ئەلە زیاتری بکە بۆیە ئەگەر لە منە پرسی کەسوکاری شەیدان هەموو شتێکیان بۆ فەرهام کراوە بەڕاستی وەڵامەکەی لای من وایە نەخێر حکومەت هەموو شتێکی بۆیان کردووە وەکو پێویست نییە دەبێت چی بکە دەبێت بەردەوام بێ لەگەڵ کەسوکاری شەیدانە وەکو حەزبەکەی خۆشم کەرەسەی مانەوەیەکێتی سڕی مانەوەیەکێتی پایەگرنگەکانی مانەوەیەکێتی کە لەسەری ماوەتەوە چەند توێژێکە کەسوکاری شەیدانە کەسوکاری ئەنفالەکانێتی و پێشمەگە دێرینەکانێتی و پێشمەگە پارتیزانەکانێتی و زیندانە سیاسەکانێتی
کۆمەڵێت تەبەخە و توێژە ئەمانن کە یەکێتیان ڕاگرتووە یەکێتی دەبێت ئاگای لەم پایە گرنگانە بێ ئەم پایانەی لەسەر خوێنەکە شێتی تاوان ڕووباری خوێنی هەیە یەکێتی نیشتمانی کوردستان بەڵام 20,000 شەهیدە ئێستا یەکێتی لە شەهید بەخشی نەوەستاوە ینی بۆ نمونە نزیکترین دوژمن داعشە ئێستا ڕۆژانە یەکێتی شەهیدەدا هاوشان لەگەڵ حیزبە نیشتیمان پەروەرەکانی دیکە لە کوردستاندا ینی ئەمەیان چۆن کاری لەسەر دەکرێت ئەمە لە ماوەی ڕابردوودا بینیمان بەشە لە کەسوکاری شەهیدان لەیەکی لە گردبوونەوەکان لە هەولێر لە پایتەخدا ئەمە بانکراون کە پێداویستیان بەسەرادا بەشەکرێت بەڵام بە جۆرە لە جۆرەکان ناڕزایەکی وهایان دەربڕی کە قورس بوو بۆی کە شەهیدان ئاوا خزمەت بکرێت خر بزانە ینی دیراسە نەکردنی دنیای کەسوکاری شەهید دیراسە نەکردنی واقع و خەم و ئەوەی کە پێم وتی لە نزانی بەشێک لە ڕوح ئەوەی لێ دەکەوێتەوە کە ئەچێتە قالبی ڕێزم هەیە سوکایەتی بە کەسوکاری شەهیدەوە ئەگەر ئەوە بەس بانگ بکرانایە بۆ ئەوەی کە یەکی یەک شاهدەیان بدایە پیانیان وەکو شتێکی تەقدیری ئەو ڕێکخراوە نازانم چێ بووە ئەو ڕێکی خزۆبیوتایە ئێوەمان بان کردووە تەنها وەکەوەی ئێوە خاوەنی پیرۆستترین ئێوە توێژن تەبەخەن بانگمان کردن پێکەوە نانێ بخۆین و یەکی شاهدەیەکشمان ینی پارچەوەرەکەیشیان بدایە پیان لەوە باشتر بوو ئەو کەلوپەلە بێبایە خانیان بدایە پیان مامەڵەکردنە کەسوکاری شەیدان مامەڵەکردنێکی هەستیارە یعنی تۆ وەکو باسم کرد لە ینی هیچ شتێک باردەقەی ناکات و شتێ تەویزی بۆ ناکاتەوە ینی ئیستا کەی مەسەرەن ینی هەردوو کە باوشی کاک سەرکەوت و هەردووچیان ناوی حەمە غەفورە ژێ غەفورە ینی کەی غەفوریە کردێتەوە ماڵەوە و کاک سەرکەوتی لەدەست داوە من مەسەرەن باوکم دکتۆر هادی منەزداوە سعدوم لەزداوە عادل منەزداوە هادی منەزداوە مادی منەزداوە سڵاح منەزداوە ڕەفیق منەزداوە کە ئێمانە بۆ مدێتەوە ناتەوە من لەگەڵ ئەم دنیای خەمای ژێم دەگەرێم ڕۆژانە من نازانم کەس نازانێت من نەگەرێم یعنی لە ناو تراژیدیایی خەمەکان ئاڕۆم و دڵنیام ئەوەی من لەگەڵ هاو خوێنەکانشمان ڕاستە لەگەڵ کە ئێوە هەمووتان هاو دەردن بۆچی شارێکی دەردی خۆتان ناکەن ئێوە لە سەرکردایەتین و پلەتان هەیە جەنابتان لە حکوومەتیشە ینی بەڵام کەسێک هەیە لە ماڵەوەیە ینی کە هەمووتان هاو دەردن و پرۆژێک کۆتانەکاتەوە قورسە هاوکاری یەکتر بن وەڵای من باش بە حاڵی خۆم دڵنیام خوێنەکانی ترشم ئێمە لە کەس قبول ناکەین یەکێتی نیشتمانی کوردستان بەلا ڕێدا بەرێ یەکێتی لاواز کاتەوە یەکێتی بەرێ بۆ ئەو شوێنەی کە دژی خواست و دژی پەرەنسیبەکانی ڕێبازی مام جەلالە لە ئەوانە قبول ئەمە ئەبینە خەتی سوور ئەبینە سەمامی ئەمان بۆ مانەوەیەتی و داکۆچی دەکەین لەسەر ئەوەی کە یەکێتی بۆ ڕێگایە ڕێبکە کە شەیدەکان خۆیان جانی خۆیان لێبەخت کرد و ئێمە دەبێت وا بکەین لە چۆ بربەست هەیە دەبێت ئەو بربەستان تێک بشکێنین زین بۆ داخوازەکانی کە سوکاری شەیدان جێبەجێ نابێت جا وەزارەتە بەڕێبەرایەتیەکە مووقعەکە شوێنێکە حتا ناو حزبەکەی خۆشمان بێ کە سوکاری شەهید ینی تحکم بە یەکێتیەوەکە خۆی خاوەنیشێتی زۆر باشە هەواڵ شلێر لە دوای کۆنگرەی نوێبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر چاو لەسەر یەکێتیە لە ناویە ئێمە ئەمڕۆ قسە لەسەر شەهیدان دەکەین لە پەیڕۆ پرۆگرام یەکێتیدا چۆن باز لە پاراستنی ڕێبازی شەهیدان و هەروەها خزمەتکردنی کەسوکاریان دەکرێت هەروکو ئەماژەمان پێ ئەم جارە یەکێتی بایەخێکی تاڵ و بایەخێکی زیاتری داوە بە کەسوکاری شەهیدان و لە پێدانی بەرپرسیاریەت هەم لە حکوومەتە هەم لە حیزبە لەبەر ئەوە خۆی ئەمە لە خۆیە کەواتە چییە نوێبوونەوەی لەسەر ئەساسی ڕێزلێنان لە کەسوکاری شەهیدان و یەکێتی بەدڵنیایی و بەرنامەی هەیە پرۆگرامی خۆی هەیە بۆ زیاتر خزمەتکردنی شەهیدان ئێمە لەوانەیە ئێستا زوێ بۆ ئەی کە بڕیاربین لەسەر ئەوەی کە تا چەندێک ئەم دەستکەوتانە هاتوۆتە دی یاخود بەرهەمی ئیش و کارەکان هاتوۆتە دی بەڵام بە دڵنیاییەوە گوتمان ئێمە ڕازێنین لەو ئاستەی کە پێشکەش کراوە ڕاستە پێشتر وەزارەتی شەهیدان کاری زۆری کردووە لە پێدانی منحەی دراسە بۆ کچ و کوڕی شەهید لە پێدانی زەوی بەڵام زۆر جار ئەگەر بینە سەر ئەوە لەوانەیە زەویەک درابێ بە کەسوکاری شەهید ئیسفادەی لێ نەکردووە لەبەر ئەوەی ئیمکانێتی ئەوەی نەبوو کە بیکا بەخانۆ چی کردو عرزەکەی زەویەکەی فرۆشت و هەروەکو جاران بێ کرێکی ماوەتەوە ئەبێ یەکێتی ئەم جارە بەرنامەی هەیە پشتیوانی هەموو ئەو پرۆژانە ئەکا کە ژیان و گوزەرانی شەهیدە کەسوکاری شەهیدان مسۆگەر ئەکا هەروەکو کاکە باڵچەتۆ ئاماژەی پێدا لە ڕێی کەسەکانی خۆمانەوە لە حکوومەتە لە وەزارەتە لە پێگەکانی خۆیانە لە محەلیەکانە
پێگەم حەلیەکانیانە لە هەر شوێنێک بێ ڕێزگرتنی کە سوکاری شەهیدان و بەدەمەوە چوونی داواکاریەکانیان چارەسەرکردنی کێشەکانیان ئەمە ئەرکێکە لە ئەرکەکانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەبەر ئەوەی ئەو نخبەی کە یەکێتی گەیان بەم شوێنە ئەو نخبەی کە یەکێتی پاراست ئەو نخبەی کە ئەم دەستکەوتانی بەدیهێنا بۆ گەلەکەمان ئەوانە کە سوکاری شەهیدانن ئێمە لە بیرمان نەچێ لە ڕابردووە شەهیدە سەرکردەکانمان زۆرن کەم نین ئەو کەسانی کە سەرکردە بوون لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە شەهید بوون گیانی خۆیان کردوتە قوربانی و لە مێژووی زۆر نزیکیشە زۆر دوورانە ئێمە لە شەڕی دژ بە تیرۆریستانی داعش چەندین سەرکردەمان بە شەهید داوە و ئەمانە هەمووی دەلالەتە بۆ ئەوەی کە یەکێتی زۆر ڕازگۆیە لەگەڵ کەسوکاری شەهیدانە یەکێتی زۆر ڕازگۆیە کەسوکاری شەهیدان زۆر ڕازگۆن لەگەڵ یەکێتیەکەیانە زۆر بە دڵسۆزی خزمەتی یەکێتیەکەن و زۆر مەبەستیانە کەم ئەزمونە بپارێزن لەبەرەوە ئەرکێک لە ئەرکەکانی ئەم سەرکردایەتی ئەوەیە کە زیاتر بەدەم خواستەکانی کەسوکاری شەهیدانەوە بێ زیاتر بە دوواداچوون بۆ کێشە و گرفتەکانیان بکە و ئەبێ پرۆژەشمان هەیە و ئەبێ هەشمان بێت و بە دوواداچوونی بۆ ئەکەین لە چەند ساڵی ئایندا ئێمە ئەبێ کاری ئەمە هەر بابەتێکی تیۆری و ئەوەیە کە ئێمە لە یادی شەهیدا ئەم قسانە ئەکەین یاخود هەر بە جددی ئێوە ئەتان هەیە خزمەتی شەهیدان بکەن ئەم بەرنامەیە دەڕوات دەچێتە پەخشەوە چۆن بتوانین ینی چاودێریتان بکەین ئێمە لە دەرەوە وەکو سەرکردایەتی ئێوە کە کار ئەکەن دەرەوە چۆن چاودێریتان بکرێت ئایا خزمەت بە شەهیدانەکەن یاخود ببورن کە و دەستەواژانەی مە قسێکی باق و بریق نەبێت بەڵێ ئێمە لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە چەند کۆمیسیۆنێکمان هەیە ئەم کۆمیسیۆنانە وەکو هاوشێوەی پەرلەمان کارێکی پەرلەمانی ئەبینن چاودێرن بەسەر هەموو دامودەستگاکانی حکوومەتەوە چاودێرن بەسەر هەموو ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بۆ نمونە ئۆرگانێک کۆمیسیۆنێکمان هەیە چاودێری مەکتەبی شەهیدانەکە کۆمیسیۆنێکمان هەیە چاودێری مەکتەبی چاودێری حکوومەت ئەکا بە هەموو ستافەکانیەوە ئێمە کاتێک لە هەر شوێنێکە لە ئەدەی هەواڵێکی خۆمان یاخود لە ئەدەی ئۆرگانێک یاخود هەر دامودەستگایەکی حکومی ڕازی نەبین ئێمە ئەوانە بە خۆمان دراسی ئەەکەین بە دوواداچوونی بۆ ئەەکەین و راپۆرتی خۆمان لەسەر ئەو لین لایەنانە یاخود کاری ئەو کەسانە پێشکەشەکەین بە سەرکردایەتی و لەوێەوە کارەکەین بۆ ئەوەی کە بە هەم تەقدیر بکرێت ئەو کەسێک کە ئیشی باشەکە ئەو کەسێک کە خزمەت بە خەڵک بە جەماوەر بە گشتی ئەکات چکە ئێمە لە بیرمان نەچێمە وەکو یەکێتی ڕوئیامان زۆر زۆر فراوانە ئەوە نیە بڵێن بەس کارەکەین بۆ شەهیدانی یەکێتی ئێمە هەموو شەهیدانی کوردستان بە شەهیدانی یەکێتی ئەزانین ئێمەوە ئەڕوانین کە هەر شەهیدێک کە خوێنی یاوە دڵۆپی خوێنی یاوە هەر تێکۆشەرێک و پێشمەرگەیەک زیندانێکی سیاسی ڕۆژێک ئازاری بینی و ماندوو بۆ هیلاک بووە لە بەدەستهێنانی خەونەکانی گەلی کورد و کارکردن بۆ ئازادی و دیموکراسی و مافی مرۆڤ و ژیانێکی باشتر لە کوردستانە ئێمە بە هی یەکێتی ئەزانین و لەبەر ئەوە بە ئەرک و بەرپرسیارەتی خۆمانی ئەزانین کە بەرامبەر بەوە خوێندنەوە و خزمەت و کۆمەڵشتی بۆ بکرێت لەبەر ئەوە ئێمە لە هەر شوێنێک کەم تەرخەمی ببینین پەنجاخینە سەر کەم تەرخەمیەکان و بەرژەوەندی ئێمە هەمومان و بیرروباوەڕمان وایە بە تایبەتی بە متمانەوە ئەڵێم ئەوانەی کە سوکاری شەهیدن لەگەڵ هەواڵەکانی تریشمان لە سەرکردایەتی کە زۆر بە دڵسۆزانە و لێبڕاوانە کارەکەن ئێمە بڕوامان وایە کە خزمەتکردنی یەکێتی بەرژەوەندی یەکێتی لە بەرژەوەندی خەڵک لە بەرژەوەندی یەکێتیایە بەرژەوەندی ئەوەی کە بەرژەوەندی خەڵک بپارێزین خزمەت بە خەڵک بکەین کەواتە بەرژەوەندی یەکێتیمان پاراست و خزمەتی یەکێتیمان پێکردووە چونکە ئەمە خۆی ئەو ئەرکەیەکی یەکێتی نیشتیمانی بۆ دروست بوو ئەرکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێناو بەدیهێنانی مافەڕەوەکانی گەلی کووردە لە پێناو بەدیهێنانی دیموکراسی و مافی مرۆڤ بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان لەسەر زمانی هەواڵ مام جەلال لەبەر ئەوە کارکردن بۆ ئەمە کەواتە ئەمە بەرژەوەندی یەکێتی و کارکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرکردایەتی نوێیە کاری نوێ بنەوەی ئەوەی ئێمە ڕازگۆ بین لەگەڵ دروشمەکانمانە دروشمان هەیە دروشمەکانمان جوان بەڵام پەیمانمان داوە ڕازگۆ بین لەگەڵ دروشمەکانمانە و کارکەین بۆ بەدیهێنانیان هەواڵ سەرکەوت لە قسەکانی پێشووتە لەسەر کۆمەڵی ئاست باس لە خزمەتکردن و گرنگیدان کرد بە یەکێتی وەکو مەکتەبی پەیوەندیەکانی یەکێتی لەسەر ئاستی دەرەوە هیچ پرۆژێکتان ئەبێ کە کاری لەسەر بکەن من تەنهایەک بۆ بیرهێنانەوە ئێمە مەکتەبی شەهیدان کە لە ناو مەکتەبێکە دروست کراوە هەر سێ کارکتەرە سەرەکیەکەی کە لێپرسراوی مەکتەبەکە و هەردوو بۆردەکە ئەوانش کە سوکاری شەهیدن ئەمە خۆی لە خۆیان ئەوەیە کە هەروەکو هەواڵانم باسییان کرد ئەو سێ کەسەی کە دانراون هەموو خوشک و برای شەهیدن ئەوانن کە جدویان هەواڵ شلێرخان باسی کرد ئەوانن کە ڕۆحی هەموو بە ڕۆح لەگەڵ کە سوکاری شەهیدین بەڵام ئەڵێ ئینەکە نراوە بووان با بڵێن ئەوانن کە
ڕاستەوخۆ کاریگەری ئەو شەهید بیان لە ماڵەکەی ئەو ڕۆیشتوتە دەرەوە بۆیە سێ کەسی دڵسۆزن لەوێ ئەمەش خۆی لە خۆیان ئەوە ئەبینێتوانێت کە ئەمە احتیمامبانی کۆنگری چوارەمینە بە کەسوکاری شەهید مەکتەبێک ڕاستە مەکتەبەکە پێشووتر هەبوو بەڵام ترکیبەی ئەم جارەی مەکتەبەکە جیاوازتر بۆ لەوە پێش گەڕێمە بۆ سەر پرسیارەکەی جەنابەت بەڵێ ئێمە وەکو مەکتەبی پەیوەندیەکان و لە ناو ئەوانیشا وەکو بۆردی پەیوەندیەکانی دەرەوانێک کە ئێستا بە پرسیارەتەکە لە سەرشانی سەرکەوت و هەواڵەکانێتی لەوێ بەڵێ ئێمە لە زۆر دانیشتەکانە باسی ئەوە ئەکەین چۆن بتوانین خزمەت بە کەسوکاری شەهیدان بگەێنین لە ڕێگەی ناوەندەکانی دەرەوە بۆ نمونە ئێمە لەگەڵ چەندها سەفیر یان لەگەڵ قۆنسڵخانەکانی وڵاتانی دەرەوە ئەمە دانیشتنمان کردووە من ینی کە زیاتر با بڵێن ئەوەم بیرهێناونەتەوە کە بۆ پرۆژەکانتان پرۆژەی سەرمایە گوزاریدان یان بۆ ئەو پرۆژانەی کە ئێوە بەتەمان لە ئایندەیە بیکەن زۆر جار دەستیانمان ڕاکێشاوە یا بەرچاوەڕوونیمان داوە پێیان وتمانە وەرنە چەمچەماڵ وەرنە گرمیان وەرنە هەڵەبجە بچنە سنووری ڕاپەڕین سیوسێنان بچنە مەتخی قەراخ لەو سنوورانەیە ئێوە سەرمایە گوزاری بکەن ئەمەش دوجارە کە تو ئەتوانی لەوێ سەرمایە گوزاری بکەیت خێرەکەی ئەگەڕێتەوە بۆچێ دیارە کۆمەڵێک لە کەسوکاری شەهید لەوێ ئەچنا ئەو پرۆژانەوە کار ئەکەن ئەمە خۆی بەشێکە لەوەی کە تو بتوانی بیکەی بە دیوەکەی تریا ئێمە بەڵێ لەسەر ناوەندەکانی دەرەوە ئێمە زووجار نوێنەرمان هەبووە کە پێش من هەواڵانم ئەمەیان کردەوە بەڵام بەداخەوە ئێستا بەم زروفەی کە ئێستا ئەم کۆڤید-19 دەستی بەستوین و ناتوانین بگەینە دەرەوە بەڵام لە ڕێگەی سکایپەوە زۆر جار هەواڵانی ئێمە لە ڕێگەی مەکتەبی پەیوەندیەکانی دەرەوانێ شاندیان لە کەسوکاری شەهید و مەکتەبی شەهیدان دروست کردووە چوونەتە دەرەوانێ بۆ ئەو وڵاتانی کە وەکو ئێمە بەرکەوتەی چەکی چیمیاین بۆ نمونە وەکو وڵاتی یابان زۆر جار وەفدی ئێمە چۆتە ئەوێ لەم فترانەی پێشوە سەفیری ئەرمینیا هات بۆ لای ئێمە پێشنیاری ئەوەمان بۆ کردن بۆ بەشێک لەو مۆنیمنتەی ئێمە لە هەڵەبجەیە وەکو ڕەمزی شەهیدان پێمان خۆشە لای ئێوە لەو مۆنیمنتەی خۆتان دروستان کردو بۆ ئەرمەنەکان بە بەشێکیش تەرخانکەن بۆ ئێمە بە خۆشحاڵیەوە وەریان گرتووە دوایی وتی ئەی ئێوەش بەشێکەدەن لە هەڵەبجە بە ئێمە شوێنێک ئەگەر ئێمەش ئەوە بکەین وتمان دەرگای ئێوە واڵایە ئێمە واڵایە بۆ ئێوە ئەتوانن ئێمەش بەشێکتان لەوێ بۆ تەرخانەکەین کەواتە ئەمە جۆرێک لە هەماهەنگی جۆنێک لە گەیاندنی قوربانیەکانی تۆیە بە دەرەوە بە دیوەکەی ئەوانیش ئەهێنی تۆ ینی بەشێک لە قوربانیانی ئەوان دێن ئەمە تێکەڵاوکردنی با بڵێن وەکو قوربانیانی هەردوو وڵاتە ئێمە لە ئێستا دەستمان گەیشتەوە بۆوان بەڵێ لە داهاتوە ئێمە کاری لەسەرەکەین زیاتر و زیاتریش بۆ شوێنەکانی تر هەواڵەکە ڕخنەیەکی گشتی هەیە کە کەسوکاری شەهید دایمە لە سەرکردەکار یەگر دێنە ناو یەکێتی ینی ڕخنەکان هەر ئاراستی یەکێتیە لە بەرامبەر ئەو ڕخنانەدا ئێوە چ وەڵامێکتان هەیە ئەنی جیاواز لە حزبە سیاسەکانی دیکەی کوردستان هەر ڕاستەخۆ بۆ یەکێتی ئەم ڕخنانە ئێمە ڕخنانە بە دڵفراوانی وەرەگرین چکە ئەگەر بزانی ڕخنەی کەسوکاری شەهید کە ئێستا ئێمە خۆمان کەسوکاری شەهیدین کە ڕخنە ئەگرێت دیارە لە دڵەوە تۆ ڕخنەکە ئەگری یەک بۆ ئەوە نییە بڵێ وەڵام من ڕخنا ئەگرم ئەبێ هەر بۆ من بن نەخێر ڕخنەکە لەوەیە کە تۆ هەمیشە ئازیزترین کەسر لە دەستداوە کە کەسم باوچێتی برایەتی ژنە و هاوسەرەکەیەتی ڕۆژدووە ئەوەندە گەورە سەیری ئەو شەهیدەی خۆی کردووە و لە دەستی چووە بەڵام بەرهەمەکەی ئەو دروستکردنی ئەم حکومڕانیە و یان گەشانەوەی زیاتری یەکێتیە خۆ هەمیشە یەکێتی کە ئەڵێ لەوە پێش نەریتێکی داهێنابوو کەویژە بێ پێشمەرگەکانی یا سەرکردەکانی پێشبەرگەکان شەهید دەبن یان نەریتی خۆ بە شەهیدکردنیان دانابوو لە زۆربەی شەڕەکانە هەواڵم چەتۆ خۆی لە دەرەوە بووە منافەسە بوو لەسەرەوەی کامیان بچنە سەر ئەو سەنگەرەکە قایمترین شوێن بوو سووریش ئەیزانی شەهید دەبێ بەڵام وڵاتەکەی خۆی ئەو عەقیدەیە کە یان ئەو قوتابخانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان پێی گەیانە بوو کە ئەم کەسە وا پێگەیشت بوو کە ئەبێ ئەم لە پێش هەواڵەکەیەوە شەهید بێ کەواتە ئێستاش بەڵێ کەسوکاری شەهید حەقی خۆیانە کە کەسەکەیان پشتی کردوتە ئەوان و پشتی کردوتە خۆشیەکانی ژیان بۆچی بۆ ئەوەی داهاتوێکی گەشتر پێشکەش بە کەسوکارەکەی و میلەتەکەی بکە بەڵێ حەقی خۆیانە ئێ بەسرفراوانی لێشیان وەرەگرین و بە دڵنیاییشەوە ئەوەندەی بە ئێمە بکرێ هەوڵە دێن کاری لەسەرەکەین بۆی قەت هیچ ڕۆژێک لە ڕۆژان ئێمە ناتوانین بەرامبەر بە کەسوکاری شەهید کە ڕەخنەیەکی لێمان گرت ئێمە بەنەوە ئێک جوابی بینەوانێک کە سبەی ڕۆژێ خۆی دڵی بریندارە ئەوەندیتر برینداری بکەین نەخێر
ئەوە نەریتێکە لە ناو سەرکردایەتی یەکێتی من باسی پێشووتریش هەواڵانم هەروە بوون بەڵام ئێمە پێشتر کە باسەکەمان لەسەر ئەوە بوو لەسەر سەرکردایەتی هەڵبژێردراوی کۆنگری چوارەمین سەر دڵنیا بە بەو ڕوحێتە ئێمە کارەکەین ئەنی نازناوی پێدانی حیزبی شەهیدانیش بەیەکێتی جۆرێکی دیکە نیە لە بەرپرسیارەتی وەرگرتن بەتاکیت جۆرێکە لە بەرپرسیاری لە بەرپرسیارەتی بۆ سەرکردایەتی لەبەرەوەی تۆ هەروکو پێشتر ئاماژەتان پێکرد تاشەبەردێک نییە دۆڵێک نییە دوندێک نییە کە پێشمەرگەیەکی یەکێتی کەسێکی یەکێتی لەوێ خوێنی خۆی نەبەخشی بێ ئەم کاروانە هەر درێژەشی هەیە کە ئەمەژت پێکرد لە شەڕی دژ بە داعشا ئەگەر سەیرێکی ئاماری شەهیدان بکەیت سیرەکەی زۆربەی هەر زۆری شەهیدەکان لە ماڵی یەکێتی لە قوتابخانەکەی یەکێتیەوە بەخشراوە بێت. زۆر باشە هەواڵچە تۆ یەک لەو ڕخنانەی کە دەگیرێت لە حکوومەتی هەرێمی کوردستان لە دامەزراندنیەوە تا ئێستا و پێشەچە بەردەوامیش بێ پاکنەکردنەوەی لیستی شەهیدانە لە کەسانی دیکە لە کەسانی نانیشتیمان پەروەر پێشمەرگە و جاش تێکەڵ کراوە چۆن کاری بووەکەن ئەم لیستە پاکرێتەوە واچێکە لە ئەو لەکانی کە شارمەزارکەرە بۆ بەڕاستی بۆ خەباتی کوردایەتی بۆ ناو وەزارەتێکە پێڵێن وەزارەتی شەهیدان کە میراتگیری یاخود بۆ شوێن مەرجەی کەسوکاری شەهیدانە من تێ ناگەم ئەو حیزبانەی کە پیاوێکی خۆفڕۆش نە ئاستی شەید مامەڕیشەوە دەبێت چ کارە ساتێ بێمە بەڕاستی ئەمە دەبێت ئەمە بڕیارێکی قورس بێتەوە کەسێکە لە سەنگەری خۆفڕۆشی بووە و کەسێکش لە سەنگەری نیشتمان پەروەری بووە کامیان پیرۆسترە چۆن دەبێت جوێن تێکەڵیکێتە ناو وەزارەتەوە ئەخرە وەزارەتە کەوتەژێ پرسیارەوە دەستی بۆ بەی سێرەکەی حزبەکە وازەحەیانی حزبێکی دیاری کرا و دیفاعی لێکە بەڕێی من ئێمە هێشتا ئەوەی کە جەناب باسیەکەی ئەوە ئەرشێکی ینی ئەرکێکی پیرۆزی لە پێشمانە دەبێت ئەمە عیلاج بکرێت کوێ پێی خۆشە بە ئەو کەسەی کە خۆفڕۆشە بە سەرکردەی دەزانێ و بە پیاوی قارەمان و لای ئەو تەمە لای من هیچ نێ لەوێن لەم پیاوی خۆفڕۆشە بابی با لە حزبەکەی خۆی پارەی حزبەکەی خۆی بداتێ حەزێ کرد سێ قات موچەی شێد مامەڕشی بداتێ هیچ کێشەمان نییە بەڵام کە هێنێتە ناو لیستی وەزارەتێکەوە ناو شوێنێکی ڕسمیەوە و بە شەیدی لە قەڵەمەدا ئەمە بەڕاستی من خیانەتێکی ترە هیچ جیاوازین لەگە ئەو خیانەتی کە ئەو کردوێتی کابرای خۆفڕۆش یعنی حزبە شریعەتەدا بە خیانەتەکەی پێدوانێ بەشێکی زۆری و ڕخنانش کە تا ئێستا گیری هەرەوەیە کە ئەم لیستانەیەک لا نەکراونەتەوە و ینی باقسە جدێکە ئەو بەیانی کاری لەسەر ئەکرێ بۆ جیاکردنەوە دەبێت ئیشی لەسەر بکرێ بەڵام تا ئێستا نەکراوە تا ئێستا ئەو لیستە لیستێکی پاک نییە بەداخەوە تا ئەم دەخەیە پێکەوە هەمویان پێکەوە بە هەمان شێواز و مەعید و ڕەپارە و لە هەمان وەزارەت و لە هەمان بانک پارە وەرەگرن ئەمە عیبێکی گەورەی بەڕێی من دەبێت لە داهاتوە حزب خۆی برازایی خۆی بکاتەوە لەبەر ڕۆژێکە بێ مێژوو ڕەحمی پێناکە ڕۆژێکە بێ ئەمە بێتە بەشێک لە ئێوە لە سەرکردایەتی ئەمە باس کراوە یاخود باسەکرێت ئەوەندە باسکرا ئەو مۆزوع ینی بەردەوام ئەمە باسەکرێت بەڵام وەکو باسم کرد ئیرادەیەکی دەبێت ئەو حزبەی خۆی ئەمەی کردووە وەکو باسم کە دەبێت بیری لێ بکاتەوە سبێنی ئەم شتانە مێژوو ئەمانی تۆمار کردووە کە سوکارەکەیان ئێمە و منەمە بێتی خەمە بۆ ئەم حزب ئێمە ناوی شەیدانە لە ساڵ 1992 ڕێزمام جەلال لە دوای کۆنگرە ئەندامی کۆنگرە بووم وێنەیەکی شەید دکتۆر هادی برام گەورە کردبووە من بە جەنابیانم بۆتم ئەوە بە خۆشحاڵی و جەنابیان گەوریان وان هاتن پەردیانە سەر وێنەکە لابرد و ئەشیزانی جەنابیان ئێزانی کێمە خاوەنی ئەوەندە شەیدین کە لە سەربەندی وتارەکانە و ئەوەی کە باسەکرا شەیدەکان ێژمار لەوێ جەنابیان فەرمویان ئەم حزبە حەقی وایە ناوزەم کرێ بە حزبی شەهیدان لەبەرەوەی مادام ماڵێکەیە هەشت کەسیان بەخشی و ئەمە لە ئەرشیفی کوردستانی نوێ ئێستا تۆمار کراوە داشکراوە بە حەقێکێتی نیشتمانی کوردستان حزبی شەهیدانە هیچ حزبێک بە قەدێکێتی ڕووبارێکی دووردێژ و قوڵ نەبووە بەڵامەوە سەحریمانەوەیکێتی ئەم ڕووبارەیە هەواڵ لە بەرامبەر دەستەواژی شەهیدا ئێمە لە ناویەکێتیدا دەستەواژێکی تریش بەکاردێنێ شەهیدە زیندووەکان شەهیدە زیندوەکان ینی قۆناغێک پێش شەهید بوونی کۆتاییە ئەمانە خزمەت کراون لە ناویەکێتیدا ئەگەر بڵێن هیچ خزمەت نەکراون لەوانەیە بێویژدانی بێ بەڵام وەکو پێویست خزمەت نەکراون بەدڵنیەوە ئەوانیش ئەو هەواڵانن ئەو سەرکردانن ئەو پێشمەرگانن کە هاوشێوی شەهیدەکان سەنگەری پێشەوەیان گرتووە
سنگی خۆیان ناوە بە گولەوە لە پێناو ئەو مەبدە و ئەو ئیمانی کە باوەڕیان پێ بوو بۆ بەدیهێنانی مافەکان. ئەوان بەس ئەوەی خۆی گەورە ئەجەلی نەهێناون و شەهید نەبوون. ئەگەینا هەیەە چەندین ساڵ چەندین جار بریندار بووە، هەیەە بەشێکی جەستەی لە دەستداوە کەم ئەندام بووە و ژیانی وەکو ژیانی حەقیقی خۆی لەوانەیە نەیتوانی بێ ئیتر لەو بەدا ژیانی حەقیقی خۆی بژی. ئەوەی بە ڕۆح زیندووە بەڵام ژیانی حەقیقی خۆی نەژیا وەکو پێویست بە دڵنیایی وەکو پێویست ئەوانیش مافیان پێ نەدراوە. ئەزانی هەواڵجان ئەم حکوومەتی ئێمە ئەیتوانی زۆر شتی باشتر بکە بۆ خەڵکی خۆی، ئەیتوانی حکومڕانێکی زۆر دروستتر بکە، ئەیتوانی لە پێنە لە ئەو هەموو مەواردی کە هەیە، ئەو سەرۆت و سامانی سەر ئەرز و ژێرزەوی کە هەیە هەر بەوە خۆشگوزەرانی بۆ تاک بەتاکی ئەم کۆمەڵە بەدیبێنێ. یعنی تاک بەتاکی هاوڵاتیان ئەیانتوانی ینی ئەکبواە ئەو ئەکرا ژیانێکی زۆر شیاوتر شایستەتریان هەبواە. بەڵام بۆ هەری کێک لەوانە نەکراوە. ئێمە ئەگەر حکومڕانی دوو دێژ بین نەبەرچاوی خۆمان ئەم دوودەی کە حکومڕانیەکە حکوومەتی کوردیە لە دوای 2023 بەڕاستی کە ئێمە ئەڵین خۆمان حکومڕانی خۆمانەکەین شتەکان ئەوە نوتیشمان بە ئابووری سەر بەخۆ نوتیشمان تاڵان کرد. چیمان کرد؟ ژیانی خەڵک ڕۆژ بە ڕۆژ هاتە دووەوە لە ناویانە کەسوکاری شەهیدان، لە ناویانە شەهیدە زیندۆکان، لە ناویانە تێکۆشەرە دێرینەکان و هەموو خەڵکی تریش کە مافی خۆیەتی هاوڵاتیانی ئاسایی کە مافی خۆیانە ژیانێکی شایستیان هەبێ. ڕۆژ لە دوای حکومڕانێکی فاشیلی ئەم حکوومەتەمان لەبەرەوەی کە نەیانتوانی حکومڕانێکی حەکیمانە بکەن ژیانی خەڵک خراپتر بوو. و ئەمە مافی خۆمان مافی هاوڵاتیانەکە داوای ژیانی شایستەتر مافی ژیانێکی شیاوتر بۆ خۆیان بکەن. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئەرکی خۆمانی ئەزانین بۆ ئەو شەهیدە زیندوانە بۆ کەسوکاری شەیدان بۆ تێکۆشەرانی دێرین و بۆ هاوڵاتیانی ئاسایی کە خەبات بکەین بۆ ئەوی ژیانێکی شایستەتریان بۆ بەدیبینی و ئەم خەباتە کۆتایی پێ نەهاتووە. یەکێتی پرۆژەی هەیە و لەوانەیە زۆر جاشتەکان وەکو یەکێتی لەبەرەوەی ئەوترێ حزبێکی بەشدارە لە حکوومەتە بەڵام بەشداریکی ڕاستەقینە نین بەڕاستی. ئێمە خاوەنی وەکو خاوەنی بڕیار نین بەهۆی ئەوەی کە ئەو کارەساتی ئەو حاڵ ڕووداوانی بەسەر یەکێتی هاو یەکێتی بوو بە دوو کردەوە ئەوەی لە دەستدا کە بتوانێت حیزبی حکومڕان و حیزبی خاوەن بڕیار بێ لە ناو حکوومەتە. یعنی ئێستا زۆر جار ئەکرین بە شەریکی حکومڕانێکە بەڵام ئەمە لەوانەیە بڕیارێکی دادوەرانە نەبێ. یەکێتی بەرنامەی خۆی هەیە بۆ ئەوەی کە یا ئەوە تا ئەم حکوومەتە ڕاست بکرێتەوە یا ئەو تا ئێمە ئەو کاتەوە لەوانی پرۆژەی ترمان هەبێ وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ گێڕانەوەی حەق بۆ حەق خۆراوەکان بۆ گێڕانەوەی ماف بۆ هاوڵاتیان واتە یەکێتی بێدەنگ نابێت لەسەر ئەم سیاست و حکومڕانیە نادروستەی خەڵک کە ئەکرێت و ئەو زوڵمی کە بەرامبەر بە هاوڵاتیان و بە خەڵک ئەکرێت بە دڵنیاوی پێتان ئەڵێن یەکێتی ئەمە قوبڵ ناکەوە ئەم سیاستە چاوەشەکاری ئەم سیاسەتی خورانی و بەتاڵان بردننی سامانی سەرزەوی ژێرزەوی خەڵک چەسانەوەی خەڵک ناکرێت هەتا سەر لی بێدەنگ نابین و بێدەنگیش نەبووین بەڵام زۆر جار ئێمە کاڵوێستێکی وامان نەنواندووە کە بتوانێت ینی چۆنڵی ئەو وەزعەیەک لای بکاتەوە هۆکارەکەی چەند لە خوێندنەوەی ئەوە وەکە ئێمە یەکێتی هەرێم یەک پارچەی حکوومەت و ئەو یەکێتیە بەپارێزین کە لە ناو خۆمانە هەمانە بەڵام بەداخەوە ینی ئەوە ئۆبینین کە کەسانی تر هەیە بەرپرسن لەوەی کە لایەنە سیاسیەکان لە یەک ترازاون لە دوای کۆنگرەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو هەوڵێکی خۆی خستۆتە گەر بۆ ئەوەی کە سەر لە نوێ وەکو چۆن یەکەم جاردا هێنەری حیزبێکی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە ڕاجیاوازەکانی کۆکردەوە لایەنە جیاوازەکانی کۆکردەوە و خاوەنی بیرۆکەی بڕینبەری کوردستانی بوو وە کە ئەنجامی بڵین ڕاپەڕین و سەربەخۆی و ئازادی لێ هاتەدی لە دوای کۆنگری چواریشەوە هەمیسان یەکێتی نوێبەوە هەوڵیا لایەنە سیاسەکان لەسەر خوانی کۆبکاتەوە یەک ریزی لایەنە سیاسەکان بێنێتە دی کە ئێستا ئەوەی کە لە کوردستان ئەگوزارێ کە تاگڕەویە لە حیزبە تاگڕەویە لە حکومڕانیە لایەنە سیاسەکان پەرتەوازە بوون یعنی ناتوانن پرۆژەیەکی یەکێکیان هەبێت یەکێتی هارکا بەوەی کە ئەم لایەنە سیاسیانە لەسەر خوانێکی سیاسی کۆکاتەوانێ و یەک پرۆژەی هاوبەشیان هەبێ و هەوڵی داوە بە پراکتیک بە هەنگاو بە هەنگاوی عملی هەوڵیاوە بەڵام ئەوە ئەبێ کە پرۆژەکانی تاوەکایەتی لێریانەوەستاوە پرۆژەی هەیە بەدیلی هەیە بۆ ئەم حکومڕانی ئەگەر بێت و حکومڕانێکی دروست و هەواڵ لە ناو خەباتی یەکێتیدا ژنا پێکێکی گرنگ و گەورەیان هەیە لە قوربانیدانیشدا جگەل لەوەی کە مەینەتەکەیان بۆ ماوەتەوە مێرد برا باوکیان شەهید بووە بەشدار بوون لە قوربانی بەخشیندا بەڵێ بەشدار بوون لەوەی کە بەداخەوە ینی زۆرترین نەهامەتیەکانیش بۆ ژنان بووە پیاوەکان گیانی خۆیان کردێتە بە قوربانی سنگیان ناوە بە گولەوە شەهید بوون دوای ئەوان کێ بەرپرسیارەتی ماڵ و مناڵی ئەوانیانی هەڵگرتووە
ئایا حکوومەتێکە بووە لە ئاستی ئەویا بووە ئایا کەسێکە بووە ئەرکۆ قورسایی ئەوان هەڵبگرێ بە دڵنیاییەوە نەخێر ئەوە خێزانەکانیان بوون خێزانەکانیان بوون کە هەر یەکە و کۆشی مناڵیان هەبووە بە فەقیری بە نەبوونی کەس و کاری شەهید هەیە کە خێزانەکەی نانکەری کردووە کارگوزاری کردووە بەڵام دەستی لە کەس پان نەکردوێتەوە ئەوەی کراوە بە ڕەنجی شانی خۆی ئەوەی کە هەی بووە بە ئیدارێکی سەرکەوتوانی پێکردو مناڵەکانی پێگەیاندوو توانیویەتی مستەقبەلێکی باش بە مناڵەکانی دابێن بکە بڵێ ئێمە ژنان لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە خەباتیان کردووە هەموو ئەو یاسانی کە بۆ پاراستنی مافی ژن دەرچووە لەسەر دەستی هەواڵ مام جەلال و لە ڕێی ژنانی یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕێکخراوەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی ژنانەوە کە کارکراوە بۆ ئەوەی کە زوڵم زۆر لەسەر ژن لا ببرێ کارکراوە بۆ ئەوەی کە یەکسانی بۆ ژن بێتە دی کە ئێمە جێ خۆیەتی سپاس بۆ ئەوەی کە ئەو خاڵت خستە ڕوو جێ خۆیەتی ئێستا ئێمە 25 نۆڤەمبەر نزیکە لە پێشمانەکە بەرەنگاربوونەوە دوتیژی دژ بە ژنان مناسبەیەکە یەکێتی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و ژنان لە ناو سەرکردایەتیە پرۆژەمانەیە بۆ هوشیارکردنەوەی کۆمەلگا لەسەر ئەوەی کە چۆن بوەستینەوە لە جێ ئەو توندوتیژیانەی کە بەرامبەر بە ژن ئەکرێت بەداخەوە یعنی ئەگەر بڵین مانگ تێناپەڕێکە دووسێ ژن تیرۆر نەکرێن هەر یەکە بە بیانووی جیاوە ئێمە ئەکرێت لە جیاتی ئەوانە لە ڕۆژی خۆیان قسەی لەسەر بکەین بەڵام هەروەکو کە باس کرا ینی ژنانی یەکێتی نیشتیمانی کوردستان خەباتیان کردووە بۆ ئەوەی کە هاوشان لەگەڵ خەباتە سیاسیەکەیان مافی ژنانیش بەدەست بێنن لەژێر جەور و ستەمی کۆمەڵگا سیاست خێزان بیان هێنە دەرەوە ئازادیان بکەن هەواڵ سەرکەوت جگە لەوەی کە لە ناو یەکێتیدا سەرکردەکان ڕەمزن بۆ شەهید بوون ژمارەی زۆر لە گەنج و لاویشمان هەیە ئێستا ڕۆحیەتی گەنج و لاو لە ناو خەباتدا ئێوە چۆن هەڵسەنگاندنی بۆ دەکەن من سەرتا یەک ئامارێک هەیە باسی بکەم جەدوای دێمە سەر وەڵامی پرسیارەکە ئەگەر بەلیستی شەهیدانی وەزارەتی شەهیدانی کوردستانە بچینەوە لە 163 شەهیدی یەکێتیە ئەو هەموو قوربانیە کە ئێمە ئێستا دەی بێ دەنگ بووین لە پێناو یەکڕێزی و تەبایی کووردە بۆ ئەگەرنا زۆرینەی شەهیدەکان و قوربانیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەوێت وەکو گەنج باڵێ لە سەرکردایەتی تازەیە گەنجی تایە احتیمامی بووە و هەر وەکو لە ڕێگە ڕێکخراوە دیموکراتەکانیش من دوێنم پێرە بوو لەگەڵ هەواڵانم باسم کرد ئەمانویست 4 لاو بێنین لە بەرنامەیەکی ئۆلف پاڵما بۆ پێگەیاندنی سەرکردەی گەنج واتایەکی احتیمامی بۆ گەنجان و گەنجانیش ڕۆڵی بەرچاویان هەبوو لە شۆڕشە ئەگەر ئەو کاتە ئێستا ئەگەر هەندێک بە تەمەن و هەندێک شەهید بوون لەسەر دەستی گەنج ئەم شۆڕشە دروست بووە بۆ ئەوانی کە لەوە پێش چوون شۆڕشیان دروست کردەوە ئەمە ئەگەر نمونەی شەهیدەکان مامۆستا شلێرەتی باوکی 31 ساڵ بووە شەهید حەمەغەفور 38 ساڵ بووە ئەو هەواڵانەی تر ئەگەر بگەڕێنەوە باگهینی ئەوان ئێستا هەندێکیان چونەتە تەمەن و بەشێکی باشیان ینی بەشێکی زۆریان نەماون گەنج ئەم شۆڕشی دروست کردو بۆیە یەکێتی بە بەردەوامیش خۆی لە گەنج بوونەوەیە بینیوەتەوە ڕاستە ئەگەر لە سەردەمانێکە ئێمە ڕاوحێکمان کردوێ وەکو یەکێتی یان لە جێگەی خۆمان وەستابینی دیارە ئەویش کۆمەڵێک هۆکارە نەگەڕێنەوە سەرەوە بەڵام بەڵێ یەکێتی هەمیشە ڕۆڵی داوە بە گەنج ویستێتی گەنجەکانمان پێ بگەن هانی داون ئەو هەموو زانکۆ ئەوەی کە کراوەتەوە تقریبا لە سنووری زۆنی سۆز بڵێن کە ئاڵێن ئیدارەی سلێمانیان بە دیوەکەی نزیکەی 20 زانکۆ و پەیمانگامان هەیە بە ئەهلی و حکومیەوە ئەمە خۆی لە خۆیان پەرەپێدانە یان احتیمامانە بە گەنج بۆ ئەوەی داهاتوویان بۆ دروست بێت بەڵام بەدیوەکەی بەڵێ لە زروفێکی سەختایە ئێمە نەماتوانیوە وەکو پێویست خزمەتی گەنج بکەین بە دیوەکەی تریە ڕاست ئێستا گەنج لێمان زویرە بەبستی من زیاتر بۆ دیوایە هەواڵ سەرکەوت ینی ئەو ڕۆحیەتە شۆڕژگێڕیە لە ناو گەنجی ئێمەدا ئێستا بوونی هەیە ینی بە شەڕی داعش کە تا سەش بەردەوامە هەر گەنج شەهید دەبێت بە تاکید ڕاستە ئەگە بگەڕێتە ئەمە ئەکێتە دوو بەشێکیان لە کاتە سەختەکانە بەڵێ گەنجەکانمان ئامادەجی قوربانیدانیان هەیە بەڵام بە دیوەکەی کێ ئەگەر تەماشای بکەیت ئێمە نەمانتوانیوە لە ڕووی خزمەت گوزاریاوەکو حکوومەت سپاس هەواڵ سەرکەوت هیوادارن کە ئێوە ئێستا لە سەرکردایەتی یەکێتین ئەو کەلێنە پڕ بکەنەوە ئەو سوێ کە لە لای ئێوە لای کۆمەڵانی خەڵکی کوردستانیش هەیە هەواڵ سەرکەوت شەید حەمەغەفور ئاغجەلەری هەواڵ شلێر شەید غەفور هەواڵ چەتۆ ساڵح سوپاسانەکەم کە لەم بەرنامە تایبەتە لەگەڵم دابوون ئەمە دوا پێمانەوەیە کە بە کەسوکاری شەیدان دەڵێن
ئێمە دەستی ئەمی نەبین و ئەو سەنگەرە قایما بین و نایڵی نیشێتی بە ئاقارێک بڕاکە بەویستی تاکە کەسی دوو کەسی ئێمە درێژە پێدە ڕێوازی مامجلالین و ئەمە ئەو سەنگەرا بین کە نایڵین ینی ئێمە ئەگەر بە خوێنی خۆشمانەوە بێ نایڵ نیشێتی بۆ بە ساڵح و بەرژەوەنی خەڵکانێک بڕە شەڕی سەختەکەی نەسەری زۆر سپاس سپاس بۆ ئەوش کە تام کاتە بیدەرمان بوون خواتان لەگەڵ.